با بێنە لای میوانی دواترمان هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ عادڵ سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو بۆ ئێوە کاگاکۆ و سڵاو بۆ هاوکاران و بۆ هەموو بینەرانی بەرنامەکەشت. هاوڕێ عادڵ حتمما بە دوواداچوونت کردەوە ئەمڕۆ هەواڵەکانی کوردستانت تاقیب کردووە. مانگرتنی گشتی لەسەر بانگەوازی لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی شکۆدار بەڕێوە چوو. هەر ئێستاش دوای مانگرتنەکە خەڵک هاتوونەتە سەر شەقامەکان و ناڕەزایەتی درێژەی هەیە، هەم لە شارەکانی کوردستان و هەم باقی شارەکانی تری ئێران، لەوانە لە تاران، لە ئەردەبیل، لە سیستان و بەلوچستان، لە سنە سەقەس، ئەوانە ئێستا تێکەڵچوون لە نێوان خەڵک و هێزە ئەمنیەکان دروست بووە. حەزەکەم بزانم هەڵسەنگاندنی جەنابەت بۆ ئەم بارودۆخە چییە؟ هەڵسەنگاندن نازانم، بەڵام متوانم قسەی ئەو ئەحساسی خۆمت بۆ بکەم. ئەویش نەوعێک شانازی بەوەی کە خەڵکانی ڕاپەڕی و لە هەموو ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان بۆ مانگرتنە گشتێک کە کردیان بکەم بۆت. ئەحساسێک کە سەرشارە لە افتخار، لە هیوا بە دوا ڕۆژێکی باشتر و هەروەها نەوعێک ئەحساسی خۆشبەختی کە ئێمە لە سەردەمێکە ژین یەکێک لە شایەت مهمترین گۆڕانکاریەکانی کۆمەلگای ئێران و کوردستان خەریکە شکڵەگرێ. یعنی ئەمە بەڕاستی وەرچەرخانێکی تاریخیە و ئەمە بۆ هەر کەسێک کە شاهدی عینی ئەم اتفاقە بێ و بۆ هەر کەسێک کە لە دوا ڕۆژە بڵێ من لەو سەردەمە ژیاوم کە کۆمەڵانی خەڵکی ژێر استثمار دوای نزیکەی نیو سەدا یەکێک لە هارترین ڕژیمەکانی سەردەمیان خستۆتە ئەم زەلالەتێکی ئێستای بینین. ڕوتی ڕووداوەکانەوە بۆ خۆتان لە هەواڵەکانتان بەدەست گەیشتووە، باشتر زانن بڵاوتان کردوتەوە ئەگەر لەوە بگوزەرین. ئەوەی کە ئێستا مهمە شاید هەمومان کە بە پرۆشی چارەنووسی ئەم ڕاپەڕینە جەماوەریەین، ئەوەیە کە سەرڕای و هەستە خۆش و ئەحساسە شانازی و افتخارێکی هەزمانە بی لە قۆناغەکانی دواتریش بکەینەوە. دیارە ئەو کەسانی کە ئێستا سنگیان بە گولەوە ناوە لەوێ، ئێستا بە گیان لەسەر دەست خەریکن ئەو قۆناغە مهمە مێژوویەت هەیە پەڕێنن، حتمەنیش بیریان لە هەموو ئێمەمانند باشتر لە دوا قۆناغەکانی ئەم ڕووداوە و ئەم اتفاقە مهمە کردوتەوە. بەڵام ئەوە معنیەوە نییە کە هەیە هەمومان لێ بێ بەرپرسین بیری لێ نەکەینەوە قسەی لێوە نەکەین. ئەویش بە خودی ڕووداوەکانی کە لەم ڕۆژانە گوزەرێش لەوانەیە باشتر لێمان ڕۆشن بێ کە دواتر لە قۆناغەکانی دواتر ئەتوانێت ڕوو بدا. شاید مهمترینی ئەوە بێ کە چونکە ئەم ڕاپەڕینە خۆی درێژێ ڕاپەڕینەکانی ترا لە سەتحێکی دیارە بەربڵاوتر و لە ئاستێکی سەرەوەترا خەریکە بڕێوەچێ ناخەوێتەوە. ینی بە هەر پێوانەیەک تماشای ئەم قەزیە بکەین، ئێمە ناتوانین بە نەتیجەیەکی تر بێژگەم لەوە بگەین کە زۆرینەی کۆمەڵانی خەڵک لە ئێران بڕیاریان داوە کە ئەم ڕژیمە بڕوخێنن و ئێستا لەم زۆر ئازمایی کە لە بینی خەڵکی ڕاپەڕی و کۆماری ئیسلامیە هەیە، باسەکەوەیە کە کەی کۆمەڵانی خەڵکەتوان تەرازوی هێز بە قازانجی خۆیان یەکسەرە بکەنەوە. ئەوەیە پرسیارە ئەسلێکەوە. ئەو موقعە ئەگە پێشبینی بکرێ و یا پێشبینیش نەکرا، ئێمە لە نزیکترین کات هیوادارین پێ بگەین ئەگەر ئەو مەقتەعە بێتە ئاراوە کە دێتە ئاراوە زەمانەکەی معلوم بێ. عەرزم کردی من پێم وایە یەکێک لە مهمترین گۆڕانکاریەکانی ئێران ناوچەوە بگرێت جیهانیش ئێمە شاهدی هەین و هیوادارم ئەو گۆڕانکاریش شتی باشتری بەدواوە بێ بەو معنایەکە بتوانێت شکلی دەسەڵاتی ئایندەش جۆرێک دیاری بکا کە ئێمە ئیتر شاهدیەوە نەبی هیچ دیکتاتۆریەک لەو وڵاتە زاڵ بێت. هەر عادڵ ئەمڕۆ کوردستان یەکگرتوو بوو، یەکگرتوو بەدەم بانگەوازێکی یەکگرتووەوە هات.
لایەنە سیاسیەکان هاودەنگ سەرەڕای هەموو جیاوازیەکان سەرەڕای هەموو ئەو جیاوازیانەی کە لە بەرنامە و ئاهدافی دوا ڕۆژ هەیە بەڵام یەکگرتوو یەکدەنگ بوون و هاتنە پای عملێکی هاوبەش بۆ زەرورەتێکی هاوبەش ئەمە گرنگە و مهمە بە حکمی ئەو جوغرافیایە کە ئێمە تایە تێکۆشانەکەین حەزەکەم بزانم ئایا ئەم یەکگرتوویە بەردەوامە بێت لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بۆەوەی کە کۆمەلگا یەکگرتوو بێ کۆمەلگای کوردستان جوغرافیایەکی حیزبیە گوێ لەلایەنە سیاسیەکان نەگرن حیزبەکان هەر کامێکیان بە هەر ئەندازەیەک و بە هەر پێوەرێک جێگە و پێگەی کۆمەڵایەتی خۆیانیان هەیە بزانم نەزەری ئێوە یا خوێندنەوەی ئێوە لەسەر هاوکاری ئەم لایەنە سیاسیانە بۆ داهاتوو چۆنە بێت من تقریبا ساعتی لەو پێش ڕاگەیانی هاوبەشی و لایەنانم دیت کە بۆ بە سەرکەوتن گەیاندنی مانگرتنەکە دەریان کردبوو ئەو نیشانیەدا کە ئەو حزبانە ئەمەک ناسن بەرامبەر بە وەی کە کۆمەڵانی خەڵک جوابی بانگەوازەکەیان دەدەنەوە و لەلایەکی تریشەوە نیشانیەدا کە کۆمەڵانی خەڵکیش ئەمەک ناسن بۆ معنایەکە ئەزانن کە ئەم حزبانە هەر کامیان بە شێوەی خۆی لە ڕووی ئەهداف و باوەڕی خۆیانەوە کار و چالاکیەکەن مایەدا ئەنن ئەو حزبانە زۆربەیان بە هەزاران ئەندامیان لە بەرامبرم ڕژیمە دڕندە گیانیان لە دەستاوە و ئەو وەڵامدانەوەی کۆمەڵانی خەڵک بە بانگەوازی ئەم حزبانە ڕیشەیەکی تاریخی هەیە پەیوەندێکی ئەمێقی لە بینیانە دروست بووە و لەو سپاسنامەی کە حزبەکانیش دەریان کردووە ئەوە دیارە کە هەم حزبەکان قەدری کۆمەڵانی خەڵکی کوردستان نزانن کە وەڵامی بانگەوازەکان دەدەنەوە گیانی خۆیان دەخەنە خەتەر و لەلایەکی تریشەوە کۆمەڵانی خەڵک بە وەڵامدانەوە بە بانگەوازی حزبەکان وەفاداری خۆیان بە خەبات و تێکۆشان و فداکاری و حزبانە نیشانەدەن کاک ئاکۆ زۆر ڕوانگەی چۆن بڵێم هەڵە تا ئێستا بووە لە مەوردی چۆنیەتی کەشوهەوای سیاسی کۆمەلگای کوردستان بەتایبەت پەیوەندی نێوان حزبەکان تەسەورێکی نەشئەتگرتو لە نۆعی ئستبدادی هەر ئەو ناوچی کە تۆ ناوە لێبەر ڕۆژهەڵاتی ناوە ڕازگۆشایەتیش بە نۆعیگەمە ئەمە میراسی فەرهەنگی دەسەڵاتی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامیە کە ئێمەشی لێ بێبەرینینەوەیە کە حزب و لایەن و تەنانەت کەسایەتی و تاکی سیاسی بە ڕوانگەی جیاوازەوە گویا بڤەیە یا گوناحە یا خیانەتە بەیەکەوە هاوکاری بکەن یعنی نۆعێک باوەڕ و لێکدانەوەی دوا کۆتوانە کە هیچ پەیوەندیەکی بە پێشکەوتوی حسی احترامدانان بەلایەنی بەرابەر هاوکاری ئەوانە نییە هەمووی دژایەتی و قین و ڕکەبەرکایەتی لە بینی لایەنی سیاسی لایەنی کۆمەڵایەتی تەنانەت لە بینی ئەحادی ناو کۆمەلگایەکی شادانێ بەڵام بە باوەڕی من حزبەکانی کوردستان ئەس جملە بەم هاوکاریەی ئێستایان لەو ناوەندی دیالۆگە نیشانیاندا کە ئەوان گەرەکیانە نمونەیەکی تر لە فەزای سیاسی بەدەستەوە بن ئەویش ناوەڕۆکەکەی وە بە کورتی ئەوەیە کە بیرۆڕای جیاواز فکری جیاواز دنیابینی جیاواز نابێ هیچ کات کۆسپێ لەسەر ڕێگای ئەوەی کە بۆ بەرژەوەندی کەڵان هاوکاری بکەیت حزبی جیاواز لەسەر بەرنامەی جیاواز دروستە بێ وایە ئینسانەکان بیرۆڕای جیاوازیان هەیە لەو کۆمەڵگا بەڵام ئاخە چ منتەقێک ئەوە بە بڤە ئەزانێت کە هەر لەسەر ئەساسی ئەو جیاوازیانە پێکەوە هاوکاری نەکەن چۆگەک حزبی سیاسی بەیەکەوە هاوکاری نەکە معنای ئەوەیە بزوتنەوە کانیش ناتوان پێکەوە هاوکاری بکەن معنای ئەوەیە کەسەکانی تاکە کەسیش دراوسەی لەگەڵ دراوسێکە بە حکمیەوەی کە بیرۆڕای جیاوازیان ناتوانێت هاوکاری بکە لە بنەماڵەیەکیشا چونکە خەڵکەکە ئەندامانی و بنەماڵە بیرۆڕای جیاواز هەیە بەرەساسی ئەمە قەواعدەگە لەبەر نەزەر بگرین ناتوان هاوکاری بکەن بۆیە ڕوانگەیەکی دواکەوتوی بە زەرمەند بۆ کۆمەلگای کوردستان بازان حکمی کردووە بەڵام ئێستا بە خۆشبەختانەیە مای بینی کە ئەو حزبانە بەکردەوەەوە بە کردار و بڕیاری بەرپرسانی خۆیان تەناب وڵامی زەرورەتێکی سیاسی ڕۆژیان نەداوەتەوە بۆ بەڵکو بەرپەرچی فەرهەنگێکی دواکەوتوی سیاسیان داوەتەوە کە هەمیشە بە دوای کێشاوە هەمیشە بە دوای ڕقەبەرکایەتی و
سیاستکردن بەقین و سنووردانان لەگەڵ لایەنی بەرابەرایە. جا بۆیە بە باوەڕی من ئەم هاوکاریە سەر ڕایوەکە زۆر بە چاوپڕی شۆتە بەرەوە هیچ نوع جیاوازیەکیشی نەشاردۆتەوە. ئەنی شارستانی تی و فەرهەنگی بەرزی سیاسی نیشانەدا کە ئەتوانێت ئولگویەکی باش بێت. من هیوادارم حزب سیاسیەکان ئێمەمانەن کە لەناوم حزبانە ئەندامین ئەوە بە هەند بگرین، ئەوە بە دەستکەوت بزانین و لەمەولا بە جددیەتەوە بڕۆینە پای درێژەدان بە هاوکاریەکانمان ئێستا لە چوارچێوەی ناوەندی دیالۆگ و ئەو وەڵامەی کە کۆمەڵانی خەڵکدایەوە بە بانگەوازی ئێمە وەکو حزبی سیاسی ئەوە قەدری بزانی. یعنی ئەوە ڕووداوێکی اتفاقی نەبوو. من ئێستا ئامانەکان دەبێن 60-70 شاری کوردستان بگرە حتمەن زۆرتریش بووە بە شاری چکۆل و ئەوانە شارستانەکان وەڵامیان داوەتەوە بۆ فەراخانی ئەو حزابە. ئەغە چه ئەقلێکی سەلیمی سیاسی ئێتر ناهێڵێ کە ئەو هاوکاریە گوستەرش پەیدا نەکا و جیاوازیەکانی بە هەمووی لە جێگەی خۆیان مۆردە احترام بن. وێ من هیوادارم و چاوەڕوانی متمێنیش و کۆمەڵانی خەڵکیشەوەیە کە ئەو حزبانە هاوکاریەکەیان هەر درێژە پێ بدەن و بگرە بەربڵاویشی بکەن. و ئێمە پێویستیمان بە هەرمان فەرهەنگی سیاسی هاوکاری هەیە لە ئاستی ئێرانیشتا لە بینی حزب ئازادی خواز و پێشکەوت و خوازەکانە کە هیوادارم شکل بگرن. خەڵک چاوەڕوانە، خەڵک چاوەڕوانی ئەو هاوکاری و ئەو پێکەوە کارکردنێ هەر ئەمڕۆ لە پەیامەکانە زۆر دڵخۆش بوون بەوە. لانی کەم بڵم دایان پەیام هاتووە بە تایبەتدا دوای سەرکەوتنەکەی مانگرتنەکە و دوای خوێندنەوەی سپاسنامەکە توانە بەردەوام بن لەم هاوکاریە، بەردەوام بن لەم کاری هاوبەشە. ئەگەر لە هیوا و ئارەزوەکان گەڕێن و بچینەوە سەر عەرزی واقع، زەمینەی مادی بۆ درێژە پێدانی ئەو هاوکاریە هەیە یا بڵێم بەو شێوازەی کە تۆ وەزاکە پێناسە بکەیت و لایەنە سیاسیەکان بناسیت، ئایا ئەم هاوکاریە دەتوانێت درێژماوە بێت باتەوە جۆ بەو زەرورەتی کە هەیە؟ بەڵێ هەموو زەمینە مادیەکان ئامادەیە. زەمینەی مادی چییە؟ زەرورەتی سیاسیە، ئەنی کۆمەلگا بخوازێ. ئەم حزبانە هەمووی هەیەکی بە ئەندازەی خۆی بە شێوەی خۆی لەوە گەڕێنێستا پێگەی کۆمەڵایەتیان هەیە، یعنی فشارێکی کۆمەلگا یا چاوەڕوانیەکی کۆمەلگایان لەسرە. من ئاڵێم ئەوە زەمینەی مادیەیتر. ئەو حزبانە ئەگەر هەر کامەمان پێمان خۆشە پێگە کۆمەڵایەتەکەی خۆمان نەتەنها لە دەست نەدەین بەهێزیشی بکەین و ئەیزانی خواستێکی کۆمەڵایەتی و زەرورەتێکی سیاسی بۆ ئێدامەی ئەوە هەیە، وتم دوبارە منتەقی سیاسی مەبنا قەرارە دەم چۆن نەکرێ نەی ئەوە ئەنجام نەدەین. یعنی وەختی لایەنگرانمان، هەوادارانمان، کۆمەلگای گشتی کوردستان داوات لێ ئەکات و جوابی عملی بە فەراخانەکە دەداتەوە ئەو بە شتێکی ئەرێنی و پۆزیتیڤ ئەزانێ تۆ بڵێ بڕۆی پشتی لێ بکەیت لەگەڵ ئەقڵ جۆردە نایە. بەرعەکسەکەی زەمینە ئەوە ئامادەکە کە ئەستراتێژانی ئەم حزبانە، ڕەهبەرانی ئەم حزبانە ئەمە وتم ئەوە بە جددی بگرن، ئەمە وەکو دەستکەوتێ بزانن، وەکو نوعی ڕێئیگیری بزانن. بەڕاستی خەڵک ڕێئی داوە دەنگی داوە کە ئەمە درێژە پێ بدەن. وەکو بزانە لێمان پرسیون کۆمەڵانی خەڵک ئێمە بانگەوازێکی هاوبەشە دەین، ئەگەر ئێوە وەڵام بدەنەوە وێڕایەوەی کە ئەزانینەوە خەباتێکی چراوپڕ دژی کۆماریە ئیسلامیە بەنەبەرەوە، بەڵام ئەمەش وەکو مەبنایدانی کە بزانی هەو هاوکاریە درێژە پێ بدەین کە لە داهاتووشتا بتوانین کاری هاوبەش بکەین و لەوانە داوایەکی هاوبەش لە ئێوە بکەین. جوابی مثبتمان بدەنەوە معنایەوەی ئەوەتان قبوڵە، جوابمان نەدەنەوە معنایەوەی ئێمەتان قبوڵ نەکە هاوکاریەکەشتان قبوڵە. لە باشەوە ئەمڕۆ دیتمان کۆمەڵانی خەڵک عەرزم کردی سەرەوەی 70-80 شار و شارۆچکە لە کوردستان بە تێکڕا جوابیان داوە لە هیچ مەقتایەکی تاریخی، نەتەنها لە وڵاتی ئێران. بەڕاستی من پێ نازانم لە هیچ وڵاتێکی تری ئەم جیهانە بە شێوەی بەردەوام حزبی سیاسی کە لە ئۆپۆزیسیۆنە، ئەحزابی سیاسی کە لە ئۆپۆزیسیۆنن فعالیەتیان لێ قەدەغە کراوە لە دەرەوەی سنوورەکان بانگەوازی وا بدەن ئەوە جوابی مثبت لەلایەن سەرجەمی کۆمەلگاوە وەربگرن لە هەموو چین توێژەکان. دی باشە ئەوە معنایەوەی بڵێ زەمینەی مادی ئامادەیە. ئایا ئێمەی حزبی جوابی ئەوە ئەبینین قەدریە زانین ئەوە مەبنای کاری ئایندەمان قەرارە دەین؟ هیچ دەلیلێکیش نابینم لەناو ئێمەمانەدا کەسێکی منتەقی پەیدا بێ بڵێنە ئەوە خراپە ئێدامەی نەدەین.
ئێستا بە هەر دلیلی بێ بۆیە بەڵێ زمین هەموو زمینەکانی ئامادەیە و درێژەدانی خەباتی کۆمەڵانی خەڵە و ڕاپەڕینەی ئێستا هەیە ئەگەرەوە درێژێ هەبێ ئەوە بگرە بەرپرسایەتی ئەمە لە درێژەدانی چشن لەو هاوکاریە زۆرتری شەکات. هەورە عادڵ دوایین پرسیار جەنابەت لە وتوێژێ کرد لەگەڵ ڕۆژنامەیەکە باست لە دەستێوەردانی وڵاتانی زلهێز لەوانە ئەمریکا لە ناڕزایەتیەکانی ئێران کردووە. ئاگاداری وەزعەکە هەی دۆخەکەش حتمما تاقیبەکەی و بینەرانی ژاگادارن نامێ واردی وردەکاریەکانی بم چۆنە و کێچی وتووە و کێ هەڕەشەی کردووە و ئەو لایەنەی جمهوری ئیسلامی چۆنی وەڵام داوەتەوە. ترامپ وتوێتی کە ئەگەر تەقە لە خۆپیشاندەران بکرێت ئێمە تەداخولەکەین. هەر ئێستا پامێکم بۆ هاتوواڵێ لە کامیاران هەر ئێستا دوو کشتەی تر دراوە. ئەگەر ئەمە ڕاست بێت کە هیوادارم وانە بێت ئەبێتە 40 کەس. تای سێش ترامپ عەکسالعەمەلی نەبووە. دەستێوەردان لە وڵاتانێک کە بەرژەوەندەی ئەمریکا تایە بەدیدێت شتێکی لە مێژینەیە و بەشێکە لە دکتۆریەن و سیاسەتی دەرەوەی ئەمریکا شتێکی تازە نییە. بۆ ئەم دەورە ئەم تەداخولکردنەی بە تایبەت دوای هاتنە سەرکاری ترامپ لە ئێرانە چۆن ئەبینیت؟ دەور و نەخشی چییە؟ ریسکی ئەوەی زۆرە کە دەوڵەتی ئەمریکا تەداخل بکە بە تایبەت کاتێ بزانێ دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامی بە دڵی نییە. ئەوە احتمالێکی بەرجستەیە یعنی دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی نییە دەست لە سەر چۆکدانیشێ لە وڵاتێکی گرنگی وەکو ئێران بۆ مۆقعیەتەوە کە هەیەی بۆ دەوڵەمەندیە کە هەیەی بۆ خۆی چارەنووسی خۆی دیاری بکە بۆ تەداخولەکە حتمیە شێوەکەی نازانین ئایا حملەیەکی سەربازوی نظامی ئەبێ ئایا شێوەیەکی ترە بێ نازانین بەڵام بە ئاوا بڵێن بۆ ئێمە کە پەرۆشین ئەو کۆمەلگا داهاتوویەکی باشتری هەبێ با لەسەر ئەو کۆک بین ئەو داهاتووی باشەی کە لە نەزەرمانە هەیە بە تەداخولی خارجی ئەمریکایەکەی و غێرە ئەمریکایەکەی ئەوە بەراورد نابێت بنابراین بۆ دڵما خۆش نەبێت لەسەر شتێکی تیژ بە هەر کۆک بین ئەویش ئەوەیە کە ئەو هێزەی کە قرارە کۆماری ئیسلامی بڕوخێنێ کە خەسار و زەرەرەکانی ئەو ڕوخانە کەمتر بکاتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی ئەوەش هەر خودی خەڵکە یعنی ئەوە نە بۆمبە نە هێرشی سەربازیە هیچ کام لەوانەنی هەر ئەوەی کە ئێستا بینین کۆمەڵانی خەڵکێکی زۆر برژەنە سەر شەقامەکان هێزی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ناتوانێت خۆی بگرێت وە مقاومەت بکە ئێوە فەرموتان 40 نەفەر تعدادێکی بەڕاستی زۆرە بۆ خەڵکێکە بۆ ئازادی خۆی شەڕەکات و نیروهای سەرکوبگەر کە ئەمانە ئەکوژێت بەڵام بەراورد لەگەڵ ئەوەی کە تەنها یەک بۆمبی ئامریکایی ئەتوانێ بە سەدان نەفەر بە یەکجار بکوژێ لە یەک چرکە ساتێکە خوبێتەوە خەڵکەکە با بۆ خۆی مقایسەی بکە یعنی بۆی ئەڵێم هەزینەی ڕاپەڕێنی خەڵک لە هەزینەی سەربازی کەمترە مەبەستەکەم ئەوەیە لایەنێکی تری ئەم باسە ئەوەیە کە هەم دەوڵەتانی دەرەکی و هەم هێزی ناوخۆی بە تایبەڕاستی ئەفراتی هەوڵ ئەدان نەجات دەهەندەیەک بە ئێمە نیشان بدە بۆ کۆمەڵانی خەڵک بڵێەوە فەردێک هەیە دێ ئێوە نەجاتەدا پاڵەوانێکمان پێ مەعارەفیەکەن سەوە پاڵەوانە توانێت دەوڵەتێک بێ یان ترامپێک بێ سەرکۆماری وڵاتێ بێ یان ئەم سەڵتەنە تەڵەب و پادشای ئایندە لەو شتانە بێ بە باوەڕی من ئەزمموی نیوسەدەی ڕابردوو بە ئێمە نیشانداوە احتمال ئەوەی کە کۆمەڵانی خەڵک فریوی ئەوە بخۆین کە فەردێک دێ ڕاهبەرێکی بەتوانا دێ هەموو ئەو کۆمەڵانی خەڵکە خاتە ژێر سێبەری خۆیەوە و نەعمەتی خۆی بەسەریان ئابارێت و ئەبارێنێت و ئەوان نەجاتەدا ئەوەیە لە فەرهەنگی سیاسی خەڵک دوور کەوتۆتەوە بۆیە لەو بارەشەوە کە گۆیان نەجات دەهەندەیەکەیە چ دەوڵەت بێ چ فەردێک ئێستا بۆ خەڵکێک کە ئەزمموی ئەوەی کردووە کە ئیسلام قرابوو بێ نەجاتیان بدا خومینی قرابوو بێ ڕەهبەرێ بێ نەعمەت و ڕەحمەتیان پێ ببەخشێ ئەوەیان ئەزمموی ئەوەیان هەیە دلیل نابینە ئێستا ئومێدەوار بن کەسێک دەوڵەتێک بێن نەجاتیان بدا کاتێ بینن کە خەباتی ڕۆژمەڕەکەی خۆیان نەتیجەی هەیە بەڵام کاک ئاکۆ ئەوە واقعە ئەوە منتەقە ئەوە ڕاستی حقیقەتێکەیە
بەڵام ئەگە وتمان دەست تێوەردانی ئەمریکاش حتمیە معنایەوەیە کە هەر احتمال هەیە بەرخلافی میلی ئێمە بێ کارێکی وا بکات تەداخل بکەوە تەرازوی هێز لایەنێکە کە ئێمە چاوەڕێمانی و ئاواتمانیە بگۆڕێ لە حاڵەتێکی وا ئێمەش بێ مەسئولیت نین ینی حاڵەتێکە ئێمە بەداخوازی ئێمە نەهاتوە پێشەوە ئەو وەختەش ئەبێ بەرنامە و پروگرامێکمان بێ خەڵکی ڕاپەڕی و حزب سیاسیەکان قسەی حزبی سیاسی و هاوکاری حزبەکانت کردەوە ئەو وەختەش نابێ خۆمان بەرپرس نەزانی کە لەو هەلومەرجەش باشترین کەڵکی خۆمان وەربگرین ئەو مەترسیانەی کە ئەو نوعات تەداخلە بە وجود دێدێنەوەوانە بڕەوێنینەوە و نەڕۆینە ماڵی خۆمان دانیشین بڵێن وڵاوە کارمان بێ ئەفشاگەری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و خۆمان کیشێنیەمە دواوە بچین لە ماڵی خۆمان دانیشین و خۆمان بێ پرس بزانین لە هەر حاڵەتە ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ سناریۆنانە بۆ ئەو حاڵەتانە بۆ ئەو ئەگەرانە کە هیوادارم ئەلبەتە نێتە پێشەوە. هەوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس کە لەگەڵمان نابووی هیوادارم سەرکەوتوو بیت ببوورە پرسیاری تر زۆر هەبوو بینەرێکی تر پرسیاری نردبوو کە تایبەتی لە ئێوەی پرسم بەڵام بەداخەوە کاتمان لە بەردەست نییە و چەند میوانی تر چاوەڕێمانەکەن سپاس بۆی کە لەگەڵمان بووی ماندوو نەبی سپاس بۆ ئێوەش.